شاری ڕەواندزی کۆن بە بەرد و چیمەنت و ئاسن و نافۆرە لە نێو ماڵەکەیدا دروست کردووە کە شاخێک بووە و زیاتر لە 10 ساڵ کاری تێدا کردووە. ناو حوشەکەی خۆم ڕوانزی کۆن و کالۆکانی کۆنم دروست کردیە بە زیخ بەرد چیمەتۆ بەو شتانە قوتابخانەی بەهێز و نادی کاتی خۆی نادی فەرمانبەران لە ڕوانزەی هەبوو کۆن عنی ساڵانی شێستەکان و هەفتاوانە لەوێ کرابوو بەڵێ. هونەرمەندێکی پەیکەرساز نییە و لە بواری هونەریش نەی خوێندووە. محەممەد سعید دکتۆرێکی ڤێتەرنەریە و ئێستاش خانە نشینە، بەڵام بەهرەیەکی هونەری هەیە. وەک خۆی گوتی هیچ کەسێک لەو کارە دەستیادا هاوکاری نەکردووە تەنها خێزانەکەی نەبێت. شت نییە کابرا مەسەن لە هەموو شێوەکار بیان هونەرمەندی بتوانێت ئەو شتانە دروست بکە. خەڵک هەیە ئەمە لە عەقلی خۆم لە فکری خۆمدا تەمان ئێرە شاخ بوو کاکە ئێرە هەمووی شاخە پڕم کردیتەوە گڵم تێکردەوە ئەو لایم لا گوتم با مەزەرش جوانە ئەو بنێ دروستکەم بێ ئەوەی کەس یارمەتیمدا بێ ئەوەی کەس پێم بڵێ بێ ئەوەی کەس هاوکاریم بکە تەنها خێزانێکم هاوکاری کردیمە ئەویشتە بەچی بەسەر زۆر شتە بووە وتی ئێرە ئەوا لێ بکە یا قاو بۆ دێنەم یا چاوە مەخواڵ. مێژووی بەشێک لەو خان و شوێنانەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکومڕانی مێرنشینی سۆران لە ناوچەکەدا. ئەوەش تۆپی پاشای تۆپی وەستاڕەزە بە کە کاتی خۆی بەرگری لە شەو شارێ ئەکرا دژی داجیکەران لەوێوە مەسەلەن دوو قەڵاب دروست کردیا قەڵایەکان نەچیا پێێنی ئیس قەڵا ئەوە تێ لەوەیە نەخۆشخانەی بەهێزم دروست کردیا و چایخانەی میوانخانەی حاجە حەبیبم دروست کردیە تەمەن ئەو شتانە کۆن لە ڕوانزەی کۆن بەناوبانگ بوون و زیندانی پاشای گەورە دروست کردیە کە دیوارەکانی ئۆتۆ بەرامبەری ماڵمە دیارن و قوتابخانەی پاشای کۆڕش دروست کردیە. ئەو شتانە یعنی دڵم پێخۆشەکە دڵم پێخۆش بووە پێیوە و دوونا ئەو نافڕاژ تابیر لەوێکە کە مەتقش سیاحی ڕواندز ڕۆژانە کار و نوێگەری زیاتر لە نێو ماڵەکەیدا دەکات و بە هەوڵ و ماندووبوونێکی زۆرەوە گەیشتوتە ئەو بەرهەمەی کە ئێستا دەبینڕێت و وەک باسیشی لێوە دەکرد بەشێک لەو کەرەستانەی وەک بەردەکان لە نێو ئاوی ڕۆباری ڕەواندز دەردەهێنا. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا ڕەواندز.